هێرشکردنە سەرمەزارێکی دیکەی شیعەکان لە شارۆچکەی بەلەد سەر لە نێومۆتەکەی هەڵگیرسانی شەڕی تایفی و مەزهەبی هێناوەتە ئارا و مەترسی ئەوەی لێ دەکرێت ببێتە پریشکی شەڕێکی نوێی تایفی لە نێوان شێرکۆنتوانی هەردوو مەزهەبی شیعە و سوننە لە عێراقدا. بەوتەی پۆلیسی شارۆچکەکە هێرشەکە لەلایەن ژمارەیەک چەکداری خۆکوژەوە ئەنجام درا و مەزاری محەممەدی کوڕی ئیمام عەلی هادی لە شارۆچکەی بەلەدی کردوتە ئامانج کە دەکەوێتە باشووری پەرستگای سەلاحەدین و یەکێکە لە کەسایەتی ئاینیەکانی شیعەکان و بەهۆیەوە نزیکەی 100 کەس کوژران و بریندار بوون. ئەو هێرشەش لە کاتێکدایە هێشتا ژمارەیەک لە تەرمی کوژراوەکانی تەقینەوەکەی ڕۆژی یەکشەمەی ڕابردووی ناوچەی کەڕادەی شاری بەغدا نەناسراونەوە. شارۆچکەی بەلەد 93 کیلۆمەتر لە باکووری شاری بەغداوە دوورە و گەورەترین بنکەی ئاسمانی عێراقیشی لەخۆ گرتووە. دانیشتوانەکەشی تێکەڵەیەکن لە هاوڵاتیانی شیعە و سوننە. لە 22 شوباتی ساڵی 2006دا ململانی نێوان هەردوو مەزهەبەکە لە عێراقدا گەشتە لووتکە کاتێک زنجیرەیەک تەقینەوە هەردوو مەزارگەی ئیمام عەلی هادی و حەسەن عەسکەریان لە شاری سامەڕا کردە ئامانج و زیانی زۆریان پێگەشت. بەو پێی هەردوو ئیمامەکە لای شیعەکان پیرۆزیەکی تایبەتیان هەیە و دەیەم و 11مین ئیمامی شیعەکانن نەڕەزای زۆری بەدوای خۆی داهێنا و کردەوەی تۆڵەسەندنەوەش دژ بە هاوڵاتیانی سوننە دەستی پێکردو بەهۆیانەوە نزیکەی 168 مزگەوت هێرشیان کرایە سەر و جگە لە کوژرانی ژمارێکی زۆر هاوڵاتیش لە هەردوولا دە تاربێژیش کوژران. لە ئێساشدا هێرشەکانی سەر ناوچەی کەڕادە و مەزاری محەممەدی کوڕی ئیمام عەلی هادی مەترسی سەر لە نوێ سەر هەڵدانەوەی ململانی شەڕی تایفیان لێ دەکرێت. جوڵاندنی چەکدارانی سەرایی سەلامیش لەلایەن موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدرەوە بۆ شارۆچکەی بەلەد هێندێتر ئەو مەترسیە زیاتر دەکات. چاودێرانی سیاسیش پێیان وایە داعش بە ئەنجامدانی ئەو جۆرە هێرشانە دەیەوێت چەند ئامانجێک بپێشێت کە یەکێکیان سەرقاڵکردنی هێز ئەمنیەکانی عێراقا بە تەقینەوەکانی شار و شارۆچکەکان لە بری پلاندانان بۆ هێرشکردنە سەرپێگەکانیان. دووەمیشیان ئەوەیە کە داعش دەیەوێت ململانی نێوان سوننە و شیعە زیاتر بکات و بیگەێنێتە ئاستی هەڵگیرساندنی شەڕی تایفی بەتایبەت لە دوای ئەو پێشەلکاریانەی کە چەکدارانی حەشدی شەعبی لە ناوچە کۆنتڕۆڵکراوەکان دەرهەق بە هاوڵاتیانی سوننە ئەنجامیدان. لە لایەکی دیکەوە بە ئەنجامدانی ئەو هێرشانە داعش دەیەوێت ترس و دڵڕاوکەی زیاتر بخاتە نێو هاوڵاتیانەوە وایان لێ بکات بەڕووی حکوومەتدا بتەقنەوە لەبەر ئەوەی نەیتوانیوە پارێزگاری لە ئەمنیەت و ئاسایشی بەغدا و شارەکانی دیکە بکات. ئێستاش تۆپەکە لە یاریگای شیعەکاندایە و پێدەچێت ئەنجامدانی هێرشێکی دیکە بۆ سەرناوچەیەکی دیکەی شیعەکانیان پێگەیەکی ئاینیان بۆمبی ململانی تایفی بتەقێنێتەوە و شەڕی دژ بە داعش لە بیری حکوومەت و هاوڵاتیان بباتەوە. کاروان شەیماسن NRT